الله و تاقمە جوانت چییە؟ خۆ من هەر پەرداخەکانم کۆن بووە ساعتیش لە بازار نزیکە یەک تەلەفۆنی بۆ کە بڵم بۆم بێنەرەوە. ئەلو سعدی گیان چۆنی؟ من سعدی نیم. ئەی بەڕێزم تۆ کی موبایلی سعدی چییە کا بە تۆ؟ خۆشی بەڕێزم ئەو موبایلەم دیتیتەوە. بەڕاست؟ ئەی دێ وەڵڵا کاکە گیان مەمنونی شەبین بۆمان بێنیتەوانێ. دەزانیە تو قسەت گەلە خۆشە وە دەزانێ ئەوەندا ئاسانم نەها موبایلێ لە تو بیمەوە. ئەی تۆ چیتەوێ کاکە گیان موبایلی مێردی منە بۆم بێنەرەوە و تەواو. خوشی من ئەمن ئەها بە ئاسانێ موبایلی نایمەوە ئەتو گوتت چی منە؟ مێردی منە سعدی موبایلەکەی ئەوە بۆم بێنەرەوانێ. ئەی لەو زاڵمەی یعنی سعدی دوو ژنیشی هەیە؟ جاوە چ پەیوەندێکی بە تۆوە هەیە؟ وەڵی تازەیەکە چی دیش تەلەفۆنی کرد گوتی ئەوە موبایلی مێردەکەمە. ئەوە هیچ پەیوەندێکی بە تۆ نییە کاکە گیان ئەتوانی ئێستا موبایلەکەمان بۆ بێنیتەوە؟ ئەوە هەڕەشەی دەکەی؟ دەزانی چییە؟ ئەگەر $100 دەینی ئەوە باشە دەنا چاوتان بۆ موبایلی ناکەویتەوە. وەڵڵا چاوە پێی ناکەوێت. ئەلو خۆدای خستەوە هەیەک تەلەفۆنی تری بۆ بکەمەوە. هەڵی ناکرێ باشە سعدی بۆ نەگێژە موبایلی بیرە چییە؟ علی وچی دەگوتە پێ بڵێتەها دەرێت دەچم بە خۆم دەچم مۆبایلەکەی وەردەگرم. لۆ چییە کابرا تەلەفۆنەکەی منیان دیتەوە ها دەجوابدەوە کوڕەکەل لە خۆی بکرۆ تو بە سەڵا سیفی دەکەی سعیدی بە قوربانت دەبم ئەگەنا وەرە خوارێ برای بەڕێزم بەشێت تەلەفۆن کابرای بکەم. برە کابرا چیە تەلەفۆن و ڕقەمی من بکە گوت تەلەفۆنی منی دیتەوە دەلۆی بکە دەی دەلۆی بکە ڕان لە من تێگرەیە لۆی بکە دەی خۆش نازام چ دەرێم هاوار سعدی شکارە خۆم بە جێشتێ تو بە هەناری مەشغولم. قلت تازە فێرە ساقی بکڕ یا رسول الله یا رسول الله مردم تو هەنار سەبەبن. نارت خرانبی ما خرابەت لۆها لۆعی نادی چاوەکەم. ئەلو کاکە جان لە چی کاکە؟ کاکە جان ئەو موبایل ئێمەیە زەحمەت نەبی بینەوە لە چێ دێم ئێستا دێم بەنەرمی 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 خۆی لێ تووڕان وەکە بەێ ئارا $100 سەدی دەدەمێ کاکە مشکلە نییە کاکە 200 دەدەمێ ئەدی باشە بەس ئەوەم لۆ بێنێ نازان پێ دەرێت لوکەشن ئەمنی دەزانم نازان ناوی چییە لوکەشن تەواو لۆ منێرە باشە بە قوربان سعدیم نازام گوت لوکەشن دەنێرە. باش گوتی پارەم دەوێ؟ گوتی پارەم دەوێ $100 دەوێ ڕوحم ڕوحم بخۆم ڕوحم هاتە دەرێ کاکە ئەوە ناردی وەرە ڕەمزەکەم لۆ بکۆ ڕەمزەکەم لۆ بکۆ وەر کراوە ڕاوەستی لێرە بسوڕێەوە لێرە بسوڕێەوە زوو پێم زوو دا ها کوڕم ئێستا تێگەیشتم لە چ گەیشتی؟ بابم موبایل بزر کردو مادەمارام تێگەیشتی لە جێ خۆت دانیشە خێرت دەگات هیچ قسە مەکە. بەخوا فرسەتە خۆم بگەێنمە ئەو موبایلە بزانم سعدی هیچم لێ ناشارێتەوە هیچی نییە با زوو بچم من بیهێنمەوە. دا ها خێرەکەی خاڵە دامش بوو بەفشە بس بە کوڕ بس بە ئەلو کاکە لەکوێ؟ لای پارکێکم. باشە ئێستا من دێم لۆکیشنەکەم بۆ بنێرە $100 بۆ دێنم. باشە خوشی من بەسوچی پێم گوتی پۆلیسی تێ نەگەینی $100. هیچ خەمن نەبی بێخەم بە کوڕم دەرسەکان بخوێنە ئێستا دێمەوە. دەتەوێت 20,000 بکێ خێر دەبڕۆ دەیوە حاڵتە پێم بێت دامەکە پێ ڕاوەستێ کاچی بێت لۆ حەزەری دەبڕۆ دەی بە قوربانت دەبدەیدا کوبڕمەوە بچمە ژۆرێ نه ڕاست بڕۆ بابە باش من شەوشم مەکە سەبر خۆی ئەو ڕشتە کۆر باوە